سۆشیال میدیای پەیامێکێکە لە سۆشیال میدیا چالاکەکانی هەرێمی کوردستان کە بایەخ بە بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاریە دروستەکان دەدات و خۆی بە دوور دەگرێت لە ژینگەی شێواوی ئێستای سۆشیال میدیای کوردی. پەیجەکانی پەیام لە پاڵەرکە ڕۆژنامەوانیەکانیدا کاریەرە لە پێشینەی بایەخدانە بە پرسە پەروەردەیەکان و پاراستنی ناسنامەی موسڵمانێتی گەلی کورد. لەو پێناوەژدا بەردەوام پشتیوانی لە خەڵکانی چاکەکار و چاکەخواز دەکات و بەبێ ڕەچاوکردنی لایەنداری حیزبی سەکۆی سۆشیال میدیاکانی بۆ تەرخان دەکات. لە ئێستاشدا کە شەڕی لایک و کۆمنت و بینەر لە سۆشیال میدیای کوردی داگەرمە، دامەزراوە میدیاییە بەناو یەکەم و بێلایەنەکان بۆ ئەو مەبەستە لە بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست و ناوزڕاندن و تەشیرکردن و بایەخدان بە پرسە لابەلاکان و هێنانە سەر شاشەی کەسانی بێتوانە و بە کاڵاکردنی ئافرەتان سڵ ناکەنەوە. تەنیا ئامانجی ئەو میدیایەنە کە بە پارەی دزراوی میلەت بەگەڕخراون بەدەستهێنانی ژمارەی گەورەی ڤیو و لایک و کۆمنتە بەبێ ڕەچاوکردنی لایەنی کۆمەڵایەتی خەڵکی کوردستان و ئیتیک و با ئەخلاقیەکانی کاری ڕۆژنامەوانی. بەڵام سۆشیال میدیای پێیام جگەلەوەی بەڕێگەی ئەو میدیا خراپانەدا ناڕوات، بەڵکو سەکۆیەکیشە بۆ بڵاوکردنەوەی کاری باش و هاندانی وڵاتیان بۆ ئەنجامدانی. بە گوێرەی راپۆرتی یەکێک لە ڕێکخراوە بێلایەنەکانی بواری ڕۆژنامەوانی لە کۆی میدیا گەورەکانی هەرێم کە بۆ ماوەی 1 ساڵ چاودێری کراون، تەنیا سۆشیال میدیای پەیام هەواڵی ساختە و ناڕاستی بە مەبەستی بەدەستهێنانی لایک بڵاو نەکردوێتەوە کە ئەمەش گەوایی دەرە بۆ دروستی ئەو ڕێگەی کە سۆشیال میدیای پەیام گرتوویەتێ بەر. سۆشیال میدیای پەیام گرنگی بە تەوەرەکانی پەروەردەی ئیسلامی نیشتیمان پەروەری و بابەتەکانی ژینگە پارێزی و هۆشیاری گشتی دەدات. لەو پێناوەژدا بە بەردەوامی ڕووماڵی چالاکی و ڕووداوەکانی ئەو تەوەرانە دەکات. سۆشیال میدیاکانی پەیام کە خۆیان لە پەیجی فەیسبوک و کەناڵی یوتیوب و ئینستاگرام و تویتەر لەگەڵ تیکتۆک دەبینەوە، خاوەنی نزیکەی ملیۆنێک فانن بەوێ بەکارهێنانی پارەی دزراو بۆ سپۆنسەری لایک و کۆمنتی کردراوی وڵاتان. لەگەڵ بوونی کۆسپی گەورە بەوەی ئیسلامی بوون و شۆفاری بەسەر پەیجەکانی پەیامەوە، بەڵام کۆسپەکان نەبوونەتە ڕێگر لە بەردەم کارەکانیدا و لە ئێستادا پەیجی فەیسبوکی پەیام لە سەروی ڕیزبەندی سەرجەم پەیجە حیزبیەکانی هەرێمی کوردستانەوە دەبینرێت و لە ئاسی سەرجەم میدیاکانیشدا ژمارەیەکی سەنگینە. بابەتە بڵاوکراوەکانی پەیجەکانی پەیام سەرنجی زۆرێک لە بەکارهێنەرانی سۆشیال میدیا بۆ لای خۆیان ڕادەکێشن و دەگەنە ملیۆنان بینەر. ئەگەر تەنیا پەیجی فەیسبوکی پەیام بە نمونە وەربگرین، لە ماوەی هەفتەی ڕابردوودا پۆستەکانی گەیشتون بە زیاتر لە 11 ملیۆن بەکارهێنەری ئەو تۆڕە و بە ڕێژەیەکی بەرزیش بە لایک و کۆمنت و شەیرکاردانەوەیان لەگەڵ بابەتەکاندا کردووە.